خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە بەرنامەی پانۆڕاماتان پێشکەشەکەین. هەڵبەتە بۆ جێبەجێکردنی فەریزەی حەج ژمارەیەکی زۆر لە حاجیان ڕویان لە وڵاتی سعودیە کرد بۆ جێبەجێکردنی ئەو ئەرکایی نییە. ئەوەی جێگەی تێبینیە بەداخێکی زۆرەوە ئەمساڵ ژمارەیەکی زۆر لە حاجیانی هەرێمی کوردستان و وڵاتانی تریش بەسەوەی ئێمە زۆر چاومان لەسەرەکە حاجیانی هەرێمی کوردستان بوو کە بەشێکیان بە ڤیزای گەشتیاری ڕۆیشتونیان بە ڤیزەی ساڵ ڕۆیشتون. جیاوازی ئەمە چیە؟ ئایا کەم تەرخەمیەکە لەلایەنی پەیوەندیدارەیان کەم تەرخەمیەکە لە پەلەپەل و لەوەیە کە نەتوانراوە ئەوان بخرێنە ناو پلانەوە و گیانیان لە دەستداوە. بۆچی بەو شێوە زۆر ژمارەی حاجیان کۆچی دواییان کردووە؟ بەشێکیان ون بوون، بەشێکی زۆریان ئەمساڵ خەڵکێکی زۆر بەڕاستی ینی نیگەران بوو، پەرۆژ بوو بۆ کەسوکاری، تەنانەت ئەوانەشی کە لە ڕێگەی وەزارەتی ئەوقاف و حکوومەتی هەرێمی کوردستانی شەوە ناویان هاتۆتەوە ڕۆیشتون، بەشێکی زۆری ئەوانە گرفتیان ینی دڵیان تون بوو، نیگەران بوون بۆ کەسوکاریان لەبەرەوەی کە هەر ڕۆژەی هەواڵێکی ناخۆش دێت و تا ئێستاش کە وردە وردە خەریکە خەڵک ئەگەڕێتەوە ئەمڕۆ بەهۆی ڕووداوێکەوە لە ڕوومادی ژمارەیەک حاجی گیانیان لە دەستدا. بۆ قسەکردن لەسەر ئەو بابەتە من لەگەڵ بەڕێز دکتۆر زێندین مەولود بریکاری وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەڕێزیان لە شاری ڕانیەوە لەگەڵمانە گفتوگۆەکەین و دواتریش هەوڵ دەدەین لەگەڵ سەرۆکی شاندی تەندروستی هاوڵانی حاجیان گفتوگۆ بکەین لە مەدینەی پیرۆزەوە. سەرەتا لەگەڵ دکتۆر زێندین گفتوگۆەکەم. بەڕێز دکتۆر زێندین ئەم کاتت باش، سپاس بۆ دەرفەتە. من ئەمەوێ بڵێم کە ئایا لای ئێوە ئامادەکاریەکان لە ڕۆژانی بەڕێکردنی حاجیانەوە تا لەگەڵ بوونیان و دابینکردنی شوێنی نیشتە جێبوون و چاودێریکردنیان ئێوە بارچی خۆتان هەستاون و توانیوتان ئەوە جێبەجێ بکەن کە پێویستە لە وڵاتی سعودیە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سپاس مامۆستا زانەوە. سپاس بۆ بەڕێستان دکتۆر. لێرەشەوە سپاس بۆ خوا کە پرۆسەی حەز لە وڵاتی سعودیە بەرەو کۆتایی ئەچێەوە. ئێمە ئەو ڕێژەیە کە ساڵانە ئێمە بە تیر و پشیان بۆ ئەەکەین ڕەوانی حەجیان ئەەکەین لە ڕێگای تیمە تایبەتەکانی خۆمان کە ژمارەیان 4685 حاجی بووە، جگە لە یەک حاجی کە کۆچی دوایی کرد خەرچی کەلار بوو. ئەوانەی دی هەمویان سەلامەتن و وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لە ڕێگای بەڕێوەبەرایەتی گشت و گشتی حەج و عومرەوە لە ڕێگای ئەو لیژنانەی کە دایناون بۆ سەرپەرشتی پرۆسەی حاج ئەو لیژنە 22 کەسیە پزیشکێکە لە هاوشان لەگەڵ حاجیەکانی ئێمە بووە بەردەوام لە خزمەتی حاجیاندا بوون لە شوێنی مانەوەیان، لە خواردنیان، لە هاتوچۆ بەرەو ئەو شوێنانەی کە پێویستە و گەڕانەوەیان لە تەندروستیانی لە هەموو ئەو ڕێکارانەی کە پێویستە. ئەو تیمە 22 کەسەی ئێمە لەگەڵ ئەو 22 پزیشکەی تیمە پزیشکێکە لە وەزارەتی تەندروستیەوە دابین کرابوو بەردەوام لەگەڵ حاجیەکانی ئێمە بوو. سوپاس بۆ پاپرۆسەکە زۆر سەرکەوتوو بوو و دوێنێ شەو سعات 2 تا سعات 5 بەیان نزیکەی 1700 حاجی ئەوانەی کە بە لە ڕێگای وشکانیەوە چوبوون بۆ فەریزەی حەج گەڕانەوە ئینشاءالله سبەی شەو یاخود دووس بەی بەیانیەکەی ئەگەنەوە هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان. ئەوانە ئەو کەسانە بوون کە بە تیر و پشک و لە ژێر ڕێنمایەکانی ئێوە سەفەریان کرد بوو. بەڕێز دکتۆر. بەڵێ ئەم قسەم لەسەر ئەوانەیە کە ئەو 4685 حاجیە کە ئێمە بە فەرمی نردومانە بۆ بەجێگەیاندنی پرۆسەی حەج و هەروەها ئەوانەی تریش بەشێکیان ئێستا لە مەکەوە بەرەو مەدینە ڕۆیشتون 24 مانگ یەکەم ڕحلە سعات 9:30 ئەگاتەوە فڕۆکەخانەی هەولێر و هەر هەمان شەو سعات 12 دووەم فڕۆکەی حاجیەکانی ئێمە ئەگاتەوە فڕۆکەخانەی سلێمانی. ئینشاءالله هەموو حاجیەکانی ئێمە بە سەلامەتی ئەگەنەوە و لێرەشەوە تەنها حاجیەکانی خۆمان بەرپوو ئەو حاجیانەی کە بە ڤیزای گەشتیاری چوونە ئینشاءالله ئەوانەی تا ئێستا بێسەر و شوێنن یاخود دیارین ئەوانیش بە سەلامەتی ئەگەڕێنەوە ناو کەس و کاریان و ئەوانەی لەوێش کۆچی دوایان کەی لێ دوعا ئەەکەین ئینشاءالله خوددا بە بەهەشتی بەرینیان شاد بکات.
بەڵێ بەڕێز دکتۆر ئێوە لە سەرەتای ئەنجامدانی فەریزەی حەج ئامادەکاریەکانتان چی بووە لەگەڵ لایەنی پەیوەندیدار لە وڵاتی سعودیا لەگەڵ کۆمپانیاکان لەگەڵ ئەوەی کە بتوانن ڕێو شوێن و ڕێبەری وا هەبێ کە بەڕاستی حاجەکان بتوانن مەسەلەن ساڵانش ئەو حاڵەتانە هەبووە بەڵام حاڵەتەکان زۆر کەم بوون وەکو جەنابیش دەڵێیت کە لە ڕێگەی ئەوەی کە لە چوارچێوە ڕێنمایەکانی ئێوە سەفەریان کردووە یەک کەس ژیانی لەدەستداوە بەڵام ئێوە ڕێو شوێنەکانتان ئامادەکاریەکانتان لە ڕۆژانی ڕابردوو چی بووە؟ بەست حاجی ئەو حاجیانەی لە ڕێگای وەزارەتی ئەو بەڵێ من باسی ئەوانە پرسیارەکەم بەڵێ دوایی باسی ئەوانی ترەکەین. بێگومان ئێمە ئەوەی وەکو باسم کرد ئێمە ئەو ڕێژەی کە لە بۆ عێراقدا ئەندرێەوە لە ناو عێراقیش بۆ هەرێمی کوردستاندا ئەندرێ ئێمە ساڵانە پێش ئەوەی پرۆسەی حەز دەست پێ بکە 3-4 مانگ پێشتر لیژنەیەکی تایبەت لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لە حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی سعودیا ئەکا سەردانی مەکە و مدینە ئەکە بە تایبەتی ئەوەی پەیوەندی بە ئێمە وەکو وەزارەتی ئەوقاف هەوڵە دەین لە ئەو شوێنانەی کە پێویستە بۆ حاجیان لە ڕووی برێم لە ڕووی هوتێل لە ڕووی مانەوە لە ڕووی کوالیتی لە خواردن و لە ڕووی هەموو ئەو شتانێک کە پێویستە بۆ سەلامەتی حاجی بۆی حاجی ئێمە لە کەشێکی ئارام ئەو فەریزەی خۆی جێبەجێ بکە ئێمە بۆیان دابین ئەەکەین لە هوتێل لە پاس بۆ گواستنەوە و لە خواردن هەروەها لە ڕێنماییکردنی بەردەوام ئەو حاجیانەی ئێمە هەمویان گروپن لە ڕێگای مرشیدەکانی خۆمان کە لەگەڵ حاجیاندان لە ڕێگای ئەو ڕێبەرانەی کە لەگەڵ یاندان لە ڕێگای کۆمپانیاکان و لە ڕێگای ئەو تیمانەی خۆن کە دابەشمان کردوون بۆ تیمی خواردن تیمی پاک و خاوێنی هوتێل و هەروەها تیمی گواستنەوەی حاجیان لەگەر ئەو تیمە پزیشکێکە بەردەوام هاوشانی حاجیەکانمانە و هەموو دەرمانێکی پێویستیان پێە سەرپەرشتی پرۆسەی حەج ئەەکەین و هەموو ئەوانە پێکەوە خۆیان کردیا پرۆسەی حەج پرۆسەیەکی زۆر سەرکەوتوو بیدیارە کاڵێم سەرکەوتوو یعنی هیچ شتێک بێکەم و کورتی نابێت چونکە تۆ بێگومان 4-5 کەس لە شوێنێک یعنی تووشی جاری وایە تووشی کێشە تووشی گرفتیش ئەوی بەڵام بە شێوەیەکی گشتی پرۆسەی حەج کە لەلایەن تیمەکانی ئێمەوە بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە سەرپەرشتی ئەکرا پرۆسەیەکی زۆر سەرکەوتوو بوو هەم لە ڕووی تەندروستی هەم لە ڕووی کوالیتی ئەو شوێنە هۆتێلێک کە ڕووی پاک و خاوێنی و لە ڕووی برێم ئەو شوێنێک کە لێنەوە هاتوچۆی حاجیان بۆ کعبەی پیرۆز و گەڕانەوەیان و ئەو ڕۆژانەی کە لە عەرەفات و لە مینا و لە ڕەجم و ئەوانە تواندرا پرۆسەکە زۆر بە شێوازێکی ڕێک و پێی ئەو پلانێک کە ئێمە لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی و ڕێگای بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە دامان نابوو وەکو خۆی جێبەجێ بکرێ الحەمدولیلا پرۆسەکە سەرکەوتوو بووە ڕۆژی 30 مانگ دوا حاجی ئێمە لە ڕێگای فڕۆکەوە ئەگاتەوە فڕۆکەخانەی سلێمانی. باشە بەڕێز دکتۆریانی ئێوە حسەکە کەم نیە مەسەرەن خەڵکێکی زۆر باسیەوە کاکە هەیە ئەڵێ 17 ساڵە من ناوم نووسیوە لە تیر و پشک ناوم دەرناچێ ینی ئەو مادام ئەو خواستە زۆرەی لەسەر ئێوە داواتان نەکردو کە ڕێژەی هەرێمی کوردستان زیاتر بکرێ هەست ناکەن ئەو ڕێژەیە کەمە لە ئاست ئەو خواستە زۆری کە لەسەر حەج هەیە ئەنجامدانی فەریزەی حەج هەیە خۆی مامۆستازانە ئێمە ڕێژەکە دیاری ناکەین وڵاتی سعودیا بە پێی ڕێژەی دانیشتوان بۆ هەر وڵاتێک ڕێژەی برێم حاجی دیاری ئەکا و ئێمەش کە بەشێکین لە عێراق ئەو ڕێژەیە دیاری کراوە و ڕێژەی ئێمەش لە زمنی عێراق ئەو 4685 کەسێ ئێمە بەردەوام بەڕاستی لە هەموو دانیشتەکانی خۆمان لەگەر هەیئەی حەجی عێراقی و لەگەر لایەنی سعودیەکە پێکەوە لەگەڵ عێراق لەگەریاندا ئەنیژین حتا لایەنە فەرمیەکانش لە حکوومەتی هەرێمی کوردستان تەنانەت لە حکوومەتی عێراقش داوان لە سعودیە کردووە ئەو ڕێژێ زیاتر بووکە بەڵام تاقەی ئیستیعابی سعودیە بۆ وەرگرتنی حاجی نزیکەی 2 ملیۆن کەسە ئەوەشیان بە پێی ڕێژە و ژمارەی دانیشتوان بەسەر وڵاتە ئیسلامیەکان و ئەو شوێنانەی کە خەڵکی موسڵمانی لێە دابش ئەکرێ کەواتە ڕێژەکە لەبەردەستی ئێمە نیە ئێمە بەڕاستی حەز ئەەکەین ساڵانە زۆر لەو ڕێژێ زیاتر خەڵکی ئێمە بە ڕێگای فەرمی حەج بکە بەڵام واسم کرد بابەتەکە پەیوەندی بە وڵاتی سعودیە و ئەو تاقە ئیستیعابیەوەیە کە سعودیە ئەتوانی هەر ساڵێک بۆ
حاجیانی هەموو جیهان و وڵاتە موسڵمانەکان لە بەرچاوی بگری و وەریان بگری چونکە خۆ ڕێژ هەر کێشەکە و وەرگرتن نییە وەکو باسم کرد ئەو بابەتە پەیوەندی بە گواستنەوەیە پەیوەندی بە لە شوێنیمانەوە هەیە پەیوەندی بە کۆمەڵی خزمەتگوزاریە و لایەنی تەندروستیەوەیە کە وڵاتی سعودیا وەکو ئەوەی کە حسابی خۆی کردیا ئەو ڕێژەی بۆ هەر وڵاتێک دیاری کردووە لەنا ئەو وڵاتانش بۆ وڵاتی عێراق و لەنا ئێمەش کە وەکو هەرێمێکی فدرال لە ناو عێراق ڕێژەکەمان هەر ئەوەندەیە گەر نامە بەردەوام بەڕاستی داوای ئەوەمان کردووە لە هەموو کۆڕ و کۆبنەوەکانی خۆمان لەگەر لایەنی بەرپرس کە ڕێژەکە زیاد بکرێ بەڵام ئەو پەیوەندی با وڵاتی سعودیە و ئەو بارودۆخەی سعودیەوەیە کە حاجی ساڵانە تێیدا وەرەگیرێت. ئەو ڕێژەی عێراق چەندە بەڕێز دکتۆر زێندین بەگشتیەوەی کە لەلاتان بێ؟ ڕێژەکە تقریبا 20,000 کەسە ڕاستیەکەی ینی بە تەحدید ڕێژەکە بە لەسەرم ئەوە نەبی ینی ڕێژەکەم ئێستا لە خەیال نیە بەڵام سەروی 22,000 کەسە. بەڵێ ئەوەی هەرێمی کوردستان دقیق بەپێ ئەو ڕێژەیە بەرکەوتووە ینی کە ئەجماری دانیشتوانەکەیەتی؟ بەڵێ بێگومان. خواستەکە چەندە مەسەلەن ساڵانە چەند هزار کەس زیاد دەکاوەی کە دێ تەقدیم دەکا ینی گەر بە ژماری تەقریبیش بێ مەسەلەن بە تەقریبی ساڵانە بە سەدان هزار کەس داوای پڕیزەی حەجەکە ڕاستی ینی وەکو بەشێک لەو خەڵکەکە باسەکە چەندین ساڵە داوا ئەکەن ڕاستەکەن ینی ساڵی وا هێست لە سەروی 100,000-200,000 کەسیش داوای کردیە لە فۆرمی کردیتەوە بۆ حەج بەڵام ئێمە کە قورئیان بۆ ئەەکەین تیر و پشتیان بۆ ئەەکەین لە ڕێگای پرۆسەیەکی زۆر شەفاف و لە ڕێگای لایەنی پەیوەندان لە بواری یاسایی و مەحکەمەوە ئەوانە کە بەشدارن لە پرۆسەی تیر و پشکەکە ڕێژەی ئێمە هەر ئەوەندەیە یعنی کە دیاری کراوە جگە لە ئەو ستافە ئیداریەکە لەگەڵ حاجیانەوە ستافی ئیداری هەم دکتۆر و هەم لایەنی وەزارەتیش ئەگریتەوە ئەو مرشیدانەی کە لەگەریان لەگەر کۆمپانیاکەنەوەی دی هەمووی بە تیر و پشکە تەنانەتی کۆمپانیاکانیش ساڵانە تیر و پشتیان بۆ ئەکرێت و ئەو ڕێژێش کە دانراوە بەسەر هەر چوار پارێزگاکە بە پێی ژمارەی دانیشتوان زۆر بە یەکسانی و بۆ دادپەروارە نەدا بەشەکرێت. بەڵێ ینی تیر و پشکەکەش ئەوە نیە مەسەلەن تایۆزی تێدا بکرێیان مەسەلەن ئەو وترێ بۆ دڵنیایی خەڵک بەڕاستی و پرسیارە دەکەم نەخێر هیچ شێوێ وەکو باسم کرد بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە لەگەر وەزارەت کە سەرپەرشتی دەهموو ئەوەکانی خۆیەکە جگە لەوەش لایەنی پەیوەنددار لە لایەنی یاساییش تێیدا بەشدارە و هەموو کۆمپانیاکانش حزوریان هەیەوە بەڕێوەبەری هەموو حەجی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆوەکانش لەوێ حزوریان هەیە پرۆسەکە زۆر شەفافەوە هیچ گومانێک لەسەر پرۆسەکە نیە بەڕاستی. بەڵێ لەگەڵ کۆمپانیاکان هەمانجی کۆمپانیاکان چۆنی بەڕێز دکتۆریانی تواندراوە بە تەواوەتی مەسەلەن خزمەتی ئەو بەڕێزانە بکرێت کە ئەانێ فەریزەی حەج ئەنجام بدەن؟ بێگومان هەروەکو باسم کرد کۆمپانیاکان هەمویان هاوکارن چونکە کۆمپانیاکان ئەرچی گواستنەوەی حاجیەکان بابرێم ئەگەر نەئەستۆ و لەوێش ئێمە هەر گروپێک لە حاجی 42 حاجیەک گروپی تایبەت دروستمان کردوون ئەوانە هەر گروپ و مرشیدێک و ڕێبەرێکی لەگەرە یعنی پرۆسەکە لای ئێمە زۆر بە منەزەمی بەڕێوە ئەچی یعنیەوە نییە هەر هەموو حاجیەکان پێکەوە هەر حاجە و گروپە چونکە هەر ئیدارەی سەربەخۆ ڕێژێکی تایبەتی خۆی هەیە و هەر پارێزگا و ڕێژەیەکی دیاریکراوی خۆی هەیە لەوێ لە بەردەوام لە گەریان لە کۆبوونەوەدان ڕێنمایی ئەکرێن بە جێگەیاندنی ئەو فەریزانەی کە پێویستە چونکە بۆ ئەزانە حەج یعنی زۆر بارگرا ئەوەی پرسایی لەگەرە ینی ماندووبوونێکی زۆری تێدا ئەگەر بەردەوام حاجی ڕێنمایی نەکرێ ڕەنگە پرۆسەکە تووشی کێشەوە نەبێ بەڵام هەم ئەو تیمە ئیداریانەی ئێمە هەم تیمە پزیشکیەکە هەم ئەو تیمانەی لە ڕووی ئاینی وەکو ئەوانەی مرشید و مفتی ئەوانە کە بەردەوام لەگەریانن ڕێیان نیشان ئەدەن کە پێویستە لە فلانە شوێنەوە بکرێت لە یعنی وەڵحاصل هەرچی زانیاری پێویستە لە ڕووی ئیداری و لە ڕووی شەرعیشەوە بە حاجی ئێمە ئەدرێ بۆ ئەوەی بەڕێکوپێکی پرۆسەکە جێبەجێ بکە بەبێ هیچ کێشە و گیر و گرفتێک. باشە دکتۆر باسی قسەیەکەکرێت لە هاوڵاتیان حەجی ئاسایی و حەجی VIP ئەوە شتێکی لەو بابەتە هەیە ینی حەجی VIP هەیە ینی تایبەت بێ وەکەوەی کە بۆ کۆمەڵە کەسانێک یان پارەی زیاتر بدەن یاخود هەمووی یەک شێوازە لای ئێوە؟
نەخێرەوەی لای ئێمە هەمووی یەک شێوازەوە هەمووی لە یەک هۆتێلە هەمووی پێکەوە دانەخوا ئللا کەسێک لۆ خۆی متەمەکین بی لە دەرۆنان بخۆەوە کەسەکە ئازادە بەڵام حەجی VIP ئەوانن ینی زۆر جار عائیلەی مالیکە لە سعودی هەندێک خەڵک داوەت ئەکەن ئەوانە جاری وا هەیە سەرۆکی وڵاتانن یان کەسە دیارەکانی وڵاتانن وانە داوەتی عائیلەی مالیکەی سعودیان ئەوانە هیچ پەیوەندیان بە ئێمەوە نییە و ڕەنگە زیاترش لە وڵاتان بی سەرۆکی وڵاتان و یاخود بەرپرسی وڵاتەکان ئەوانەی داوەتنامەی تایبەتیان لۆ دێن ئەگەرنا ئێمە وەکو وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی هیچ زۆرێک حەجێکی VIP مان نییە هەموو حەجی ئێمە ئەو حاجیانەی کە چوون هەمویان پێکەوە چون لە ڕێوشکانی چ بەفرۆکە و هەمویان لە یەک هۆتێلن بە یەک پاس هات و چۆ ئەکەن لە عەرەفات و مەشاعیر و ئەوانە هەمویان پێکەوە ینی هیچ زۆرە جیاوازیەک نییە لە ناو هۆتێل وەکو باسم کرد هەمویان لە یەک هۆتێلن هیچ زۆرە جیاوازیەک نییە و ناژبێ بەڕاستی ئەوەی پەیوەندی و بە ئێمەوە بی وەک وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بەڵێ هیچ گرفتێک بۆ ئەم ساڵ بۆ حاجیانی کە لە ڕێگەی ئێوە ڕۆیشتون هاتۆتە پێشەوە بەڕێستا وەکو وەزیری ئەوقاف کە ڕوبەڕوود بوو بێتەوە یان داوا کرابێ هاوکاریان بکەن و چارەسەریان بکەن خۆی ئێمە وەکو وەزارەت بەڕاستی بەردەوام لەگەڵ لیژنەکانی خۆمان لەسەر خەتی وە هیچ زۆرە گرفتێکی وانە هاتۆتە پێش کە شایەنی برێم باسکردن بی وەکو باسم کرد ینی وردە کێشە هەر ئەبن لە ناو پرۆسەی هەچون کە تۆ پرۆسەیەکی وا گەورە ئەو هەموو خەڵکە ڕەنگە هیوا هەیە نەخۆشی هەیە نەخۆشی زەختی هەیە نەخۆشی سوکەری هەیە یان حاجی بە حکمی ئەو هیلاچێکە ڕوبەڕووی ئەبێتەوە تووشی ئیرحاق ئەبێ بەشێکی ئەوانە بەتەمەنن گرفتەکە تەنها لەوەیە ینی لەوانەی کە تووشی نەخۆشیە بنەویش سپاس بۆخوا ئەو تیمانەی ئێمە هەم تیمە ئیداریەکان و هەم تیمە پزیشکەکەی ئێمە هەم ئەو مامۆستایانەی ئاینی کە وەکو مرشید لەگەر حاجەکانی ئێمە بووینە بەردەوام لەگەڵیانن و ئاراستەیان ئەکەن بەرەو باشترین شت و ئەگەوانەی نەخۆشیشن چارەسەری پێویستیان بۆ وەرئەگیرێ چونکە ئێمە لە ناو هوتێل نەخۆشخانەمان هەیە و هەروەها ئەمبۆڵانسمان هەیە لە هوتێلەکە هەر حاجێک نەخۆش بی ڕاستەوخۆ لە عیلاج دەکرێت ئەگەر پێویستی بە نەخۆشخانەکانی سعودیاش بی ئەوە ڕاستەوخۆ لە ڕێی ئەو ئەمبۆلانسانەی ئێمە ڕەوانەی نەخۆشخانەکان ئەکرێ و سەرپەرشتیشیان ئەکرێ بەڕاستی تیمەکانی ئێمە حتا نەخۆش حاجەکانی ئێمەگەر لە نەخۆشخانەکانی سعودیەش بن بەردەوام بەڕێوەبەری حەجەکان و ئەو تیمانەی ئێمە کە ڕاست پێدراون سەرپەرشتی پرۆسی حەج بکەن لەگەڵیان ئەبن تا بە سەلامەتی دەیانینەوە هوتێل و پەریزەکانی تر جێبەجێ. دکتۆر مەسەلەی ڤیزەی گەشتیاری یان ڤیزەی ساڵ تا چەند پەیوەندی بە وەزارەتی ئەوقافەوە هەیە؟ تەمان ئەو ڕێژەی کە باسم کرد ئەوە پەیوەندی بە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینیەیە. ڤیزەی گەشتیاری یاخود ڤیزەی ئەو ڤیزانەی ترکە سعودیا یان قوسولیەی سعودیان سەفارەتی سعودیا ئەیدا هیچ زۆرێک پەیوەندیەکی بە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینیەوە نییە. ڕەنگە کۆمەڵێک کۆمپانیا بۆ قازانجی خۆیان ئەو بابەتە ڤیزەی ساڵی وەرئەگرن خەڵک بە ناوی گەشتیاری ئەوانە ئەبەنە سعودیا بۆ بەجێگەیاندنی فەریزەی حەج. ئێمە وەکو وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی زۆر هۆشداریماندا بەڕاستی زیاتر لە ڕاگەیەندراوێکمان بڵاو کردەوە کە پێویست ناکە حاجی ئێمە ئاساییە داوا بکەی لە ڕووی شەرعیەوە خەڵکی ئێمە موسڵمانە هەمووی حەز ئەکا بچێتە حەج بەڵام خوای گەورەش کە باس لە یەک لە حەج وەکو یەکێک لە ڕوکنەکانی ئیسلامەکە پەیوەستی کردیە بە توانە ینی بۆ ئەوانەی بۆیان مەیسەرە بیجا ئەو توانای جەستەیە توانای داراییە هەیان توانای یاساییە کە بە شێوەیەکی یاسایی حەز بکە. لەبەرەوە ئێمە هۆشداریماندا کە ئەو بابەتە مەترسی تێدا بەڕاستی بەڵام بەشێکی ئەو کۆمپانیانە ڕەنگە بۆ قازانجی خۆیان خەڵکەکەیان تووشی ئەو بارودۆخە ناهەموارە کرد کە ئێستا خەڵکی تێدا کە بەداخەوە تا ئێستا نزیکەی 29 حاجی ئێمە 28 حاجی لەوانەی کە ڤیزای ساڵیان وەرگرتووە کۆچی دوایان کردووە و ڕێژەیەکی تقریباً 10 حاجیمانە تا ئێستا سجننەوە لە ڕێگای ئەو لیژنانەی خۆمان کە دامان ناون و نوێنەرێکی تایبەتی وەزارەت و حکوومەت لەوێ دامان ناوەکە دکتۆر سیروان تایبەت بە ئیشوکاری ئەو حاجیانێک کە گرفتیان لۆ دروست بووە چ ئەوانەی
کۆچی دوایان کردووە ئینشاءڵڵا جێگەیان بەهەشتا چ ئەوانەی تا ئێستا ون بوون و چ ئەوانەی کە سدنیش کراون بند کراون ینی بەردەوام خەریکی ئەوە یاخود ئەو حازیانەی کە بۆت ئەزانە بەشێکی وانە خەڵکی بەتەمەنن حاجی وامان هەیە پاسپۆرتەکەی ون کردووە تا ئێستا ئەو نوێنەری ئێمە لەگەڵ قونسولی عێراق 41 پاسپۆرتی بۆ ئەو حاجیانە دەرهێناوەتەوە کە پاسپۆرتیان ون کردیە لە ڕێگای ڤیزەی ساڵیەوە سەردانی سعودیان کردو بەڕاستی خەڵکی ئێمە تووشی گیر و گرفتێکی یەکجار گەورە بوو یعنی ئێمە لە ڕووی هاوڵاتیەوە هیچ زۆرە جیاوازیەک ناکەین لە نێوان حاجیە کە ئێمە نردممانە حەز لەگەڵ حاجیەک کە بە ڤیزەی گەشتیاری هاوڵاتی هەرێمی کوردستانە مویان هاوڵاتی هەرێمی کوردستانن و بەردەوام ئێمە وەکو وەزارەت لەگەڵ لیژنەکانی خۆمان لەسەر هێڵین کە چارەنووسی ئەوانە دیاری بکرێکە وەکو باسم کرد ئەوانەی دیارین هەتا ئێستا و هەروەها ئەوانەی بەندیش کراون جگە لەوەی ئێستا ئەو نوێنەرەی ئێمە دکتۆر سیروان خەریکی ئەوەیە قەسام شەرعی بۆ هەموو ئەوانە ئەو ممتەلەکاتانەی کە پێیان بووە بۆی بکاتەوە بۆ خێزانەکانیان بنێریتەوە چونکە دەرکردنی قەسام شەرعی ڕەنگە ئەگەر بە حکمی عیلاقاتی وەزارەتی ئەوقاف و قونسولیە عێراق لە جەددا ئەو هاوکاریانە نەبێت کە ینی ئەو عیلاقاتە نەبێت کە لە نێوانمانە ڕەنگە پرۆسەیەکی زۆر ئالۆز و قورس بێ ڕاستی قەسام شەرعی پێویستی بۆ بێتەوە لە هەولێر دواتر بچیتەوە وەزارەتی دەرەوەی عێراق و جارێکی تر بچیتەوە سعودیە بەڵام ئێمە بە حکمی ئەو عیلاقاتە بەردەوام خەریکین ینی چارەنووسی ئەوانە دیاری بکرێەوە ناوی ئەوانەی کە کۆچی دوایان کردووە قەسام شەرعیان بۆ دەربێ بۆ ئەوەی کە سوکاریان بەڕاستی تووشی ئەزیەت و ئازار و مەشەقەتی سەفەر نەبن کە دکتۆر بەڵێ دکتۆر ئەو کۆمپانیانە حەقیەوە نییە کە بەڕاستی هۆشداری توندیان بدرێت و سزا بدرێن بەرامبەر بەوەی کە مەسەلەن خەڵکیان تووشی ئەو زەیقەت و ئەو ناخۆشی و ناڕەحەتیە کردووە ئەگەرچی کەسەکە خواستی لەسرە موسڵمانە دەڵە ڕەنگە نەگەمە ناوم دەرچێت و بمرم حەز نەبینم یان نەتوان فەریزەی حەج جێبەجێ بکەم ئەو لە دەرونیدا ئەوە هەیە بەڵام حەق نییە ڕێو شوێنی توم بگیرەوە کۆی لە مسر ژمارەی زۆر لەو کۆمپانیانە سزا دراون و خاوەنەکانیان بند کراوە ئەگەرچی مەسەلەن ئەویش ڕەنگە مەسەلەن بەهۆی تەڵەبەوە وای کردێ بەڵام ئەمە ڕێک بخرێتەوە بۆ ساڵی داهاتوو ئەزان چۆنە مامۆستازانە ئێمە کە قسە لەسەر حەز ئەەکەین هەموو تاچێکی مسلمان حەز ئەکا بەڕاستی سەردانی مەکە و مەدینە بکەوەکو دوو شوێنی پیرۆز و ئەو پرۆسە یاخود ئەو ڕوکنە لە یەکێک لە ڕوکنە گرنگەکە 5 ڕوکنەکەی ئیسلامە جێبەجێی بکە بەڵام ئەو واسم کردیانی ئەوە پەیوەستە بە کۆمەڵێک ڕێو شوێن ینی پەیوەندی بە حەزی کەسەکەوە نییە تۆ داوا بکە ئەگەر مەیسەر نەبوو ڕێگا نەبوو ناوت لە قورئە دەرنەچوو یان هەر یان ئیمکانیەتی دارایت نەبوو یان ڕێگری یاسایی هەبوو پێم وا ینی لە حتا لە نسکی ئاەتەکەش ینی زۆرێک لە توانای داناوە کە ئەو توانایە پێویستە مەیسەروی بە ئەو کەسانەی حەز ئەەکەن لەبەرەوە ئێمە وەکو باسم کرد زۆر هوژداریماندا لە خەڵک و هوژداریماندا لە ڕێگای ڕاگەیاندنەوە کە خەڵک تووشی کێشە ئەبێ ینی بەداخەوە حاجیوە هەبووە یەک مانگ لە یەک ژوور سزن بووە 15 ڕۆژ سزن بووە ینی ئەو کێشەی کە ڕوبەڕووی حاجیەکانی ئێمە بووە ئێمە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی ئەو بابەتە بە هەند وەرئەگرین وەلایەنی پەیوەنددار بەڕاستی پێویستە هەمومان لە حکوومەتی هەرێمی کوردستان ئیجراعات لەگەر ئەو کۆمپانیانە بکرێکە خەڵکیان هەڵخەڵەتاندووە خەڵکی وا کۆمپانیای وا هەیە ینی نەک هەر گواستنەوەی حاجی چونکە وەکو باسم کرد کە حاجی ئەگوازیەوە پێویستە شوێنی بۆ دابین بکەی خواردنی بۆ دابین بکەی وەلا لە ڕۆژانی حەج لە ڕۆژانی جەژن ینی گرفتەکە ئەوێ ئەو خەڵکە ڕوبەڕووی کۆمەڵک مەترسی ئەبیتۆ پلەی گەرما یەکجار بەرزە جگە لەوەش حاجی کە لە عەرەفە و لە مینا و ئەوانە تەواوی پێویستی بە شوێنی ئیستراحەتە ئەو حاجیانە هەمویان خەڵکی بەتەمەنن شوێنیانی ئیستراحەتی تێدا بکەن وە کەسێک نییە نانیان بۆ دابین بکە خواردنیان بۆ دابین بکە تەنانەت ڕێنمایان بکە لەبەرەوە ئەو بابەتە یعنی بەڕاستی کۆمپانیاکان خەڵکی ئێمەیان تووشی گرفتێکی زۆر کرد و ئەو بابەتە دڵنیامە لیژنەی تایبەتی بۆ دائەنرێت چونکە ناکرێت ئەو بابەتە بەسەر ئێمە تێپەڕی وەکو لایەنی پەیوەندیدار و ئیدعای عام لە هەرێمی کوردستان بێگومان ینی لێکۆڵینەوە لەو بابەتە ئەکەن و لەو کۆمپانیا ئەکەن کە خەڵکیان بە ناوی گەشتیاری بردۆ بۆ حەج
کە بەڕاستی ئەوە بەدەرە لە ڕێنمایی و لە یاساکانی وڵاتی سعودیا لەبەرەوە ئەو بابەتە ینی بابەتێک کە ئێمە کۆمەڵێک وەکو باسم کرد کۆمەڵێک خەڵکمان لەوێ کۆچی دوایی کردووە کۆمەڵێک خەڵکمان گیراوە کۆمەڵێک خەڵک چووە نەیتوانێ فەریزەی حەجێ بەجێ بکە یعنی ئەوانە هەمووی گرفتن وەکو باسم کرد لەبەرەوەی ئەوانە سەرنجام هەمووی هاوڵاتی ئێمەن هاوڵاتی ئەو وڵاتی ئێمە بە هیچ شێوەیەک لەسەر لەو بابەتە بێدەنگ نابین بە دڵنیاییەوە. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر زێندین مەولود بریکاری وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەت هەرێمی کوردستان بەڕێزیان لە شاری ڕانیەوە لەگەڵ مام سوپاس بۆ بەڕێستان بەڕێز دکتۆر زێندین. هەڵبەتە لە بەشی دووەمەوێت لەسەر سەحەت و تەندروستی حاجیان گفتوگۆ بکەین لەسەر ئەوەی کە چیان بۆ کراوە بۆچی چۆن هاوکاری کراون چۆن ڕێنمایی کراون چۆن بۆچی ئەو هەموو ڕێژە مردنە زۆرە هەبوو. بەڕێز دکتۆر زێندین باسی کرد کە ئەوان بەپێ ئەو ڕێژەی کە عراق بۆی دیاری کردوون تیر و پشیان کردووە لە ڕێ کۆمپانیاکان هەر 42 کەسێک لەو کە کراوەتە گرروپ ڕێبەرێکیە بۆ شوێنی نیشتە جێبوونی هەبووە تەنانەت مرشید جگە لە مرشیدەکە مەسەلەن جگە لە ڕێبەرەکە مەسەلەن تیمی تەندروستی هەبووە ئەمبولانس هەبووە بۆ ئەوی کە هەموو ڕێکارەکانیان بۆ بگیرێتە بەر. بەڵام ئەوەی کە باسەکرێکە ئەمساڵ بەڕاستی ئەمە تەنها سەرقاڵیەوە بووین کە ئەمڕۆژ دوو حاجی تر سبەینێ سێ حاجی تر شەوی ڕابردوو دوو حاجی ون بووە ئەمە نیگەرانیی زۆری لە هاوڵاتیان هەرێمی کوردستان دروست کرد چکە ئێمە بەڕاستی ئەمە یەکێکە لە پرۆسە جوانەکانی مسلمانێتی دنیای ئیسلام لە عراق لە جیهان و لە عراق و هەرێمی کوردستانیش تەقسێکی زۆر خۆشی هەیە کە کەسێک ئەچێت کە سوکارەکەی دوعای خێری بۆ کە ئەو دوعای خێر بۆ خەڵکی ترەکات و کە دێنەوە تەقسێکی جوانی بەڵام ئێستا نیگەرانیەکی زۆر هەیە ئەبینی ژمارەیەکی زۆر و کۆی بەڕێز بریکاری وەزیری وەزارەتی ئەوقاف باسی کرد کە 28 کەس گیانیان لەدەستداوە. بۆ ئەوە لەگەڵ بەڕێز دکتۆر دیار ئیبراهیم سەرۆکی وەفدی تەندروستی هاوڵی حاجیان گفتوگۆکەین کە لە مەدینەی پیرۆزەوە لەگەڵمانە حاجی دکتۆری دیار سڵاوت لێبێ حاجی شت پیرۆز بێ ئینشاءالله تا دێیتەوە ئەگەر حاجی چاومان لەوەیە کە تۆ سیواوک و ئاوی زمزممان بۆ بێنی ئینشاءالله. اینجا حاجی دکتۆرجان من ئەمەوێ باسی ئەوە بکەی کە ئەو تیمەی ئێوە چۆن چۆنی دابەش کرابوو و چۆن ئەیتوانی هاوڵی حاجیانی بەڕێز بکە بۆ ئەوەی کە بتوانن لە ڕووی تەندروستەوە چاودێریان بکەن. زۆر سپاس بۆ بەڕێزت مامۆستازانە بۆ بینەرانی کەناڵی کورسات سپاس بۆ برای بەرزم کاک زێندین کە پێشتر کۆمەڵێک معلوماتی لەسەر پرۆسی حەج باس کرد نامەوێت ئەوانەی کە ئەو باسی کردم بەشی چند دووبارە بکەمەوە بەڵام خۆی پرۆسی تەندروستی ئێمە کە گەیشتینێ لە ڕۆژی 27 مانگ ئێمە وەکو شانی تەندروستی پێک هاتبووین لە 21 کەس لەو پسپۆڕی جیاواز وەکو پزیشک و کارمەند تەندروستی بەشێکیان لەگەڵ ئەو بەڕێزانە هاتبوون و حاجە بەڕێزانی کە بە ڕێگەی وشکانیەوە دەهاتنە ئێرە بەشێکی دیشمان لە ڕێگەی فڕۆکەوە گەیشتینە مەککە بۆ ئەوەی کە لەوێەوە ئێمە پلان دابنێن چۆن ڕۆژانە ئەوانەی کە نەخۆش دەبن و حاجە بەڕێزانی کە نەخۆش دەبن سەردانمان بکەن دەرمان و پێداویستی و چارەسەریان بۆ بکەین. لەو ماوەی ڕابردوو تاوەکو گەیشتینە 4 ڕۆژ بەر لە ڕۆژی عەرەفە ئێمە ڕۆژانە لە کلینیکەکانمان لە 3 کلینیکی جیاواز کە دابەشمان کردبوو نەخۆشەکانمان دەبینی کە بەداخەوە بەشێکی زۆریان بەهۆی گۆڕنی کەش و هەواوە تووشی سەرمابوون دەبوون چارەسەریان وەردەگرت و باش دەبوون بەشێکیان بە حکمی ئەوەی کە پێشتر ئەو ڕۆیشتنە زۆریان نەکردبوو ئەو حرەکە زۆریان نەبوو تووشی ئازاری ماسوولکەکان و جومگەکانیان دەبوون لە هەمان کات بۆ ئەمانش لە ڕێگەی پزیشکە پسپۆڕەکانمانەوە چارەسەرمان پێ دەدان الحەمدولیلا وەزعێکی زۆر باش تێپەڕین. دوای ئەوە ئێمە تەرکیزی تەواومان خستە سەر ئەوانەی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە لە نزیکەوە دەرمان و چارەسەرەکانمان ئەوانەی کە پێیان نەبوو بۆمان دابین دەکردن یان ئەوانی کە پێیان بوو لێرە ڕێنماییمان دەکردن کە بەردەوام بن لە چارەسەرەکانیان بۆی بتوانن ڕۆژی عەرەفە و فەریزەی حەجێ بەجێ بکەن. ئێمە لەو ڕۆژانی کە لەوێ لێرە بووین لە ڕۆژانی کە لە مەککە بووین ئێستا من لە مەدینەم تیمی تەندروستی بەردەوام لەگەڵ حاجیانی بەڕێزماندا بوونە بەڵام ئێمە حاجیمان هەبووە لە ماوەی ڕابردوو تووشی جەڵتەی دڵ بوو الحەمدولیلا چارەسەرمان بۆ کردو داخلی نەخۆشخانە کرا و بە شێوەیەکی زۆر باش فەریزەی حەجی جێبەجێ کرد. یعنی لەوێ تووشی جەڵتەی دڵ بۆ بەڕێز دکتۆر؟ بەڵێ لێرە بوو توش بوو لە هەمان پێشی لە هەمان کات حاجی بەڕێزمان هەبوو لە بە ڕێگای وشکانی هاتبوو تووشی جیرانی ڕخۆڵە بوو لێرە نەشتەرگەری بوو ئەنجامدرا لە نەخۆشخانەی سعودیە لەوێەوە نەشتەرگەرێکی بۆ ئەنجامدرا الحەمدولیلا بەپی خۆی فەریزەی حەجی ئەنجامدا
چەندین حاجی تری بەڕێزمان هەبوو بە حکمەوەی کە جەوەکە زۆر گەرم بوو و ئەو جەوە گەرمی کە لێرە هەیە و ئەو دەچوونە زۆرەی کە هەشە و خۆماندووکردنی زیاد لە پێویستی هاوڵاتیانیشمان لە دەرەوە وای لێ هات کە سەحەتیان جاری وا هەبوو مستەقر نەبێت باش نەبێت بەڵام الحەمدولله ئەوانەی کە حاجیانی کە لە مەسئولیەتی ئێمەدا بوون کە ڕۆژانە دەهات نەکلینەکانمان الحەمدولله تاوەکو تەواوی پەریزەی حەجیان جێبەجێ کرد بە شێوەیەکی زۆر باش تێپەڕین بەڵام بەداخەوە ئەوەی من دەمەوێت بڵێم لە ماوەی ئەو ساڵە کە من خۆم ڕۆژانە لەگەڵ ئەو حاجێ بەڕێزانە بووم بە تایبەتی بۆ نمونە کە ڕۆیشتینە عەرەفە لەوێەوە پرۆسەکە دەستی پێکرد و لەوێەوە ئەهمیەت و مهمەتی دکتۆر و کارمەند و پزیشکانمان بۆ دەرکەوت کە ئەو حاجی بزانێت کە بەتەمەنن لە زەوێکی واگەرم هەرچەندە بۆ هەموو حاجیانی ئێمە شوێنی مانەوە و سپلیت و پانکی تایبەت و شوێنی تایبەت هەبوو شوێنی مانەوەیان هەبوو خواردن هەبوو بەڵام لە هەمان کار حاجیمان هەبوو کە پێشتر زۆر ماندوو بوو تووشی هەندێک حاڵەتی وەکو سکتون و ڕشانەوە بوو ئێمە لە ڕێگەی تیمەکانمانەوە ئەو شەوی عەرەفە بۆ هەموو حاجیانی بەڕێزمان کە نزیک حاجەکانمە بە نزیکەی بوو لە سەروی 4700 حاجی بوو لەوێ نەخۆشمان چارەسەر کرد مۆغەزیمان بۆ دانا پزیشکی پسپۆرت دەیدیتن و چارەسەر دەکرا لەوێەوە ئێمە هەوڵمان دەدا کە هیچ حاجێکمان بێبەش نەبێ لە بەجێگیان واجبەکانی حەجی الحەمدولله تاوەکو کۆتایی بەداخەوە یەک حاجی بەڕێزمان وەفاتی کرد کە خۆی نەخۆشی دڵی هەبوو پێشتر قەسەر و شەبەکە باڵۆنی بۆ کرابوو لێرە بەڵام ئەوەی تر کە ئێمە لە نزیکەوە ئاگامان لێبوو لە نزیکەوە چاودێریمان دەکردن بۆ ئەوەی بە شێوەیەکی زۆر باش پەریزەکانیان جێبەجێ بکەن بەڵام جەوی زۆر گەرمی و بە تەمەنی هاوڵاتیانمان دووری ڕێگاکان بەڕاستی داخستنی بەشێکی زۆری ڕێگاکان بۆ داخلبوون بۆ نمونە لە مینا لە مزدەلیفە یان لە ڕۆژی عەرەفە کە گەڕاینەوە لە کاتی گەڕانەوە کە بەناو تونێلێکی دووسایدی کە زەختێکی زۆری کەوتە سەر ئەو هەموو هاوڵاتی لەگەڵ بانگی مەغرب بە یەک کات هەمووی حرەکەی کرد و هاتە دەرەوە لەوێەوە خەڵک ماندوو دەبوو بێتاقەت دەبوو و بەڕاستیش بۆ ڕاوەستانی 2 ساعاتێک چاوەڕێکردن تاوەکو تۆ بریگەیە پاسەکەت ئەوە بۆ کەسێکی بەتەمەنی زۆرە دەبێ ئەمە ئەزیێت و ئازارێکی زۆر بەڵێ دکتۆر ینی ئەمە ئەوە بڵێم کە ئێوە 21 کەس بوون لەو تیمانی لەگەڵ ئێوە بوون لەگەڵ بەڕێستان بوون پزیشکی پسپۆری لە هەموو بوارەکان تێدا بووە کەرەستەکانتان لێرەوە بردبوو یان لە سعودیەوە تەمویل دەکران و تا چەند هەمانجیتان هەبوو لەگەڵ وەزارەتی سەحی سعودی و تا چەند لە ئەمبوڵانس و لەوانە هاوکاریان کردن وەکەوەی کە جەنابەت باست کرد لەوێ عملیاتتان کردووە لەوێ حاجی بەڕێز هەبووە مەسەلەن جەڵدە لی داوە مەسەلەن دکتۆر مەسەلەن لەوێ ئەو هەماهەنگی هەبووە دکتۆر باسی ئەوم کرد کە ئێوە 21 کەس بوون کە لەگەڵ یا بوون مەسەلەن ئاەتە مەسەلەن هەمانجیتان هەبووە بۆ کەرەستە و کەلوپەلی پزیشکی لەگەڵ وەزارەتی سەحی سعودی یان لێرە بردووتانە مەسەلەن چۆنی توانیوتانە کە تەمویلی تەندروستی بۆ خۆتان دابینکەن ئێمە کوی ئەو دەرمان و ئەو دەرمان و پێداویستە پزیشکانی کە لێرە دابین کران لە ڕێگەی وەزارەتی تەندروستی عراقی فیدرالیەوە بۆ ئێمە دابین دەکرا لێرە ڕۆژانە ئێمە بە پێویستەکانمان تەڵەبمان دەکرد تەڵەبەکەمان دەنار بۆ کۆگای سەرەکی لێرە لە بەعثەی عراقی کە بەعثەی تەندروستی بوو لەوانەوە وەرمان دەگرت لەوێەوە ڕۆژانە ئەو دەرمانان دەهات بەڵام ئێمە لەوێەوە بە هەمان شێوە لە ناو بەعثەی طبی عراقی کۆمەڵێک پزیشکی پسپۆڕی زیاتر لەگەڵ ئەوان دانیش بوون بە تایبەتی ئەوانی پسپۆڕی جیاوازی تایبەتمەندەکان بوون ئێمە لە حاڵەتێک ئەگەر بعد بە پزیشکە پسپۆڕەکە لە ئێمە لە هەرێمی کوردستان نەبووە ئەو نەخۆشانی خۆمان لە ڕێگەی ئیسعافەوە دەنات بۆ ئەوێ لەوێ چارەسەر دەکران تەنها ئەوانەی کە کلینیکی و بینینی چارەسەر و پێدانی ئیستیشارەی دکتۆر بوو بەڵام لە هەمان کاتیش ئەوەی کە باست کرد وەکو تیمی ئیسعاف ئێمە ئیسعافی خۆمان دوو ئیسعافمان هەبوو و لە هەمان کات تیمی تەندروستی تایبەتمەندی لەگەڵ بوو کە لێرە لە وڵاتی سعودیەوەدا خەڵکی وڵاتی سعودیە بوون لە هەمان کات ئەوانە ئەو حاڵەتانی کە پێویست بان پزیشکی پسپۆڕی ئێمە راپۆرتی بۆ دەنووسین لەو راپۆرتەوە ڕاستەوخۆ حالەمان دەکردن بۆ دوو مستەشفای سەرەکی لێرە بە پێی جۆری نەخۆشیەکان و فریاکەوتنەکان ئیسعافەکانمان دەیانزانی بەرەو کامە نەخۆشخانەیان دەبن بۆ لێوێ چارەسەر وەربگرن بە خۆشحاڵیەوە هاوکار و هەماهەنگێکی زۆر باش بوون ئاسانکاری زۆریان بۆ کردین بەڵام بەڕاستیش زۆربوونی ڕێژەی حاجیان و زۆربوونی ڕێژەی نەخۆش و زەختێکی زۆر دروست بوو لەسەر نەخۆشخانەکانی ئێرە لەو حاڵەتانەدا بووە گەر جاری وا هەبوو لەوانە بێ شوێن نەبوو بێت تۆزێک تاخیر بێت بەڵام ئەلحەمدولایمە وەکو تیمی تەندروستی وەکو
پلانی تەندروستیمان بە شێوەیەکی زۆر باش توانیمان تەنسیق و حاجیانەکە بکەین. بەڕێز دکتۆر دیار ئەو هۆکاری مردنی ئەو ژمارە زۆرەی حاجیانی تر کە بە ڤیزەی ساڵ و بە ڤیزەی گەشتیاری هاتن چی بوو؟ هیچ ڕێنمایەکی تەندروستیان نەبوو، ڕێنمایەکاریان لەگەڵ نەبوو، شوێن و جێگەیان نەبوو، مەسەلەکە چی بوو بۆ شێوەیە کە گیانیان لە دەستدا بەداخەوە؟ مامۆستای بەڕێز ئێمە تەنها ئەو بابەتەیە تەنها بە قسە باس ناکرێت، ئەوەی لێرە بە چاوی خۆی وەزعەکەی بدیت بواە، ئەوەی زروفی ئێرەی بەخۆی بدیت بواە لەناو وەزعەکە بوو بێت دەزانێت حاجیەکی بەڕێزی تەمەەن 80 ساڵ 70 ساڵ کە هیچ شوێنی نەبێت لە بن سیارەیەکی بەڕادی دابشکردنی ئاو بخەوێت ئەو لەو جەوە گەرمەدا بێت ئیسراحەتی نەکرد بێت لە تەنیشتی مزگەوتێکەوە پاڵکەوت بێت کە چەندین خەڵکم بینی چەندین خەڵکی وڵاتانی ترم بینی مەرزنی هەمووی کورد بێ تێکەڵاوی زۆری وڵاتانی تر بوو لە دەوروبەری ئەو خێمانەی کە هەبوون لەسەر شەقامەکان دەمانەوە ئەمانە هەمووی هۆکار بوون بۆی کە ئەو حاجێ بەڕێزانە زۆر بێتاقەت بن. ئەمە نەتیجەی ئەو هەموو ڕێکار و ڕێنمایە توندانەی حکوومەتی سعودیە بۆ ئەو بەڕێزانی کە لە دەرەوەی ڤیزەی حەجەوە هاتبوون کە هەمویان ڤیزەی ڕسمی بەڵام ڤیزەی ئەوی کە حکوومەتی سعودیە هاوکار و هەماهنگ بوو تەنها ئەو ڤیزانە بوو کە تایبەت بوون بە حەج. و لە هەمان کاتیش من دەمەوێت بڵێم ئەوەی کەم ئێمە ڕۆیشتین لەناو عەرەفە ڕۆژانی عەرەفە کە ئێمە بینیمان دەتوانم بڵێم تیمی فریاکەوتن تیمی پزیشکی لە شەقامەکان